کاتێکی بە سوود لەگەڵ ئەم وانەیە بین. پێشەکی زۆر زۆر سوپاسی گۆشەی ئەمریکی ئەەکەین. زۆر زۆر سپاس بۆ مامۆستا پەیوەند، زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست، ئێوەی بەشداربووان، زۆر سپاس بۆ کۆنسڵی ئەمریکا لە کوردستان. خۆشەویستان، ئەمڕۆ باسەکەمان لەسەر سمارت بزنسە یاخود بڵێن بزنسی زیرەکە. پێشێکی پێم خۆشە یەک کورتێک لەباری خۆمە بڵێم. من ساڵی 1974 لە کەرکووک لەدایک بوومە. ساڵی 92 لە یەکەم دروستبوونی حکوومەتی هەرێمە بە پاسەوان دامەزرام. دواتر ڕۆیشتم لە ڕووی ئیداریەوە لەبەرەوەی باش هەوڵمدا لە ڕووی ئیداریەوە ڕۆیشتم هەتا گەیشتمە پلەپایەکی باش. بەڵام لە ساڵی 2001 وازم لە وەزیفە هێنا لەبەرەوەی تەماحم زیاتر بوو لە بزنسا وەک لەوەی کە لە وەزیفەیە بوو. بۆیە لە ساڵی 2001 کە وازم هێنا دەستم بە بزنسی خۆم کرد. تیا سەرکەوتوو نەبوو، چەند جارێکی کە هەوڵمدایەوە زیاتر لە 3 جار شکستم هێنا هەتا چوومە دەرەوەی وڵات. دواتر لێ فێری بزنسی تازە بووم. لەو سەردەمەیە لە با بڵێن لە سەرەتای ساڵی 2000ەکانە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئیتر ئەم سۆشیال میدیایە کە دروست بوو یاخود با بڵێن ئینتەرنێت بە گشتی کە دروست بوو، ئێمە بە دنیایە کراینەوە باسێکی زۆر گەرم بوو لەسەر گلۆباڵایزیشن. بۆیە ئێمە هەوڵێکی زۆر زۆرماندا بۆ ئەوەی کە لەو بزنسە تەقلیدیە ڕزگارمان بێت، لە بزنسە ناوچەیەکان ڕزگارمان بێت و زیاتر هەوڵ بین لە ئاستی جیهانە کار بکەین. من سەرەتا بە کۆمپیوتەر دەستم پێ کردوای لە دەرەوەی وڵات زیاتر هەوڵمدا لە کۆمپیوتەر و سۆفتوێرە ئەوم کرد. بەڵام بینیم سێم کرد خێرایەکی زۆر لەوە خێراترە کە من فریای بکەوم و لە وڵاتی ئێمەشە تۆزێ تازە بوو. بۆیە دواتر دەستم بە نێتۆرک مارکتینگ کرد لە ساڵی 2003 و لە ساڵی 2005شەوە دەستم کرد بە فۆڕێکس. من بەردەوام بووم هەتا ساڵی 2011 و 2012 دەستم کرد بەوەی کە ئیتر ئەکادمیایکی تایبەت بە خۆمدا بمەزرێنم. دوایەوەی کە ئەکادمیاکەم دامەزران سوپاس بەخوا هەتا ئێستا هەزاران خوێندکارمان فێر کردووە. هاوکات هەمیشەش لەگەڵ ئەوەیە من هەمیشە کاری نێتۆرک مارکتینگم کردووە. هەتا ئێستا ئەمباسیدەی کۆمپانیای بیستریدی بەریتانیم لە عێراقەیە، ماستەر هایبی ئینگۆت ئوسترالیم لە ناوچەی با بڵێن سلێمانی و کوردستانە، ماستەر هایبی ئێکویتی ئیماراتیم لە عێراقشەیە. لەم ئەزموونی کە پەیام کردووە لە بزنسایە هەتا ئێستا کە بەردەوامم، پێم خۆشە بنەماکانی بزنس لێرەیە بخەمە خزمەتتان. ئەوەی کە من بە پراکتیشی فێری بوومە و ئەوەی کە خوێندومەتەوە پراکتیکم کردووە، ئەوەی کە خوێندومەتەوە ممکن بووە لە توانامان بووە جێبەجێ بکەین. هەوڵە دەم کۆی گشتی لە چەند خاڵێکی دیاریکراوە لە 2 سلایدی تایبەتە پێشکەشتانی بکەم بەو هیوای کە سوودی هەبێت. دوایەوەی کە تەواوم کرد من لە خزمەتتان نابووم بۆ هەر پرسیارێک کە هەتان. سەرەتا ئێمە باس لە بازرگانی ئەکەین بە گشتی. ئێمە ئەگەرچی ئێستا لە قۆناغێکی تازەی ژیانەی، بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە بازرگانی بە درێژایی تەمەنی مرۆڤایەتی باسکەین بە چەندین قۆناغا تێپەڕیبوو. ئەگەر باسی بکەین زۆر زۆر ئەخایەنێ. بەڵام ئێمە ئێستا لە سەردەمێکین کە سەردەمی تەچ و سمارتە. واتە ئێمە لە قۆناغی ئێوەیە. ئەگەر ئێوە کەسانێک بن تەمەنتان لە نێوان 25 بۆ 35-40 ساڵیە بێ، ئێوە بە لە قۆناغێکاژێن، لە سەردەمێکاژێن کە سەردەمی جیلێکە، واتە جیلێکی تازەی سمارتی پێڵێ. ئێمە ئێستا سەردەمی زانیاریەکی خێرایە. بە تایبەتیش ئێمە نەوەیەکی زۆر خۆشحاڵین کە لە سەردەمی ئێمەیە ئینتەرنێت چووە نەوەی دووەمەوە کە ئەنتەرنێتی داتاکانە. ئەم جارە ئەنتەرنێت بەها لە خۆیەگرێ.
ئەگەر پێشتر ئینتەرنێت تەنها زانیاری ئەگواستەوە، ئێستا ئینتەرنێت بەها لە خۆیەگرێ. بیتکۆین باشترین نمونەیە کە ئێمە ئەتوانین باشترین و گەورەترین بەها لە ڕێگەی ئینتەرنێتەوە بگوازینەوە. ئەگەر جاران تەنها بۆ ئیمێل بەکارە هات، ئێستا بۆ هەڵگرتنی پارە وەکو بانقێک دەتوانین بەکاری بێنین. ئەمە پێوترێ نەوەی دووەمی ئینتەرنێت. ئێمە واتە نەوەیەکی زۆر خۆشبەختین کە کەوتونێتە ئەم سەردەمەوە. ئێمە ناگەڕینەوە زۆر بۆ پێشتر، تەنها باسی سەردەمی خۆمان ئەکەین، چونکەی بازرگانیەکان لە دروستبوونی بازرگانیەوە کە ئینسان درکی بە بازرگانی کردووە، واتە هەر لە سەردەمی ئاڵوگۆڕی شمەکەوە هەتا ئێستا بازرگانی لە کۆمەڵێ خاڵە هاوبەشن. ئێمە باس لەو خاڵانەی ئەەکەین دەکە باشتر بکە. خۆشەویستان، ئێمە لە کۆی گشتی بازرگانی کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە. ئێمە هەوڵە دەین باس لەو خاڵانە بکەین و ئەو خاڵانەی کە ئێمە ئەتوانین لە پێشتر خۆمانی بۆ ئامادە بکەین، بیزانین بۆ ئەوەی ئەگەر ئێمە بزنسێکمان کرد، ئەم خاڵانە هاتە پێشمان نامۆ نەبێ، پێمان تەسلیمی نەبین. ئێمە لێرەوە دەست پێکەین. بازرگانی بەگشتی سێ بەش لە خۆیەگرێ. یەکەم قۆناغەکانێتی، دووەم گەشەکەیەتی، واتە گەشە نەکۆکو بەشێک لە قۆناغ، بەڵکو بەشێک تایبەت لە نێوان سروشت و قۆناغەکانیایە. بازرگانی سروشتی بازرگانی چییە؟ ئێمە بە کورتی باسەکەین. بەڕێزان، ئێمە بازرگانی بەس 4 قۆناغی زۆر سەرەکیە تێئەپەڕێ، یاخود 4 قۆناغی هەیە کە ئێمە ئەبێ لەم 4 قۆناغەیە زۆر ئاگادار بین. یەکەمیان تێستە. ئێمە دەست بە بازرگانیەک ئەەکەین. بازرگانیەکانی ئێمە هەرچیەک بێ کە ئێمە ڕەنگە لە ئێستا نەتوانین یەک بە یەک باسی بازرگانەکان بکەین، ئێمە تەنها لە ئیکۆمەرسدا زیاتر لە 700 بۆ 720 ڕۆژانە زیادەکە بەس بازرگانیمان هەیە. واتە تۆ کاتێک کە سمارتفۆنێکت پێ یاخود کۆمپیوتەرێکت پێ یان خەتیشی ئینتەرنێتی پێ، تۆ زیاتر لە 700 ئێکمەرست هەیە، واتە ئەلکترۆنیک بزنست هەیە. تۆ ئەتوانی لە هەر یەکێ لەم سێکتەرانەیە ئەوەی بکەی. بەڵام ئیتر ئەبێ ئێمە لەم 700ەیە سروشت و گەشتڕادەی گەشەی ئەمە وەتوانای خۆمان لەمانەیە دیاری بکەین، اینجا بتوانین دەست بەوە بکەین. سەرەتا ئێمە هەر بزنسێک کە دەستی پێ ئەگەین، یەکسەر ئێمە تێستێکمان ئاکات. واتە بۆ ئەوەی لە پایی یەکەم، لە لیڤڵی یەکەم سەر بکەوێ، تێستێکمانەکە. ئایا ئێمە ئەتوانین لەم تێستە تێ بپەڕین؟ ئەمە زۆر گرنگە. واتە سەختیەک دێتە پێشمان. ئەم سەختیە لە ڕووی معریفیەوە بێ یان لە ڕووی داراییەوە بێ دێتە پێشمان. ئایا ئێمە ئەتوانین ئەمە سەر بخەین؟ دوای ئەوە ئێمە چینە قۆناغی دوای ئەوە. قۆناغی دوای ئەوە پێی ئەوترێ ڕووی تێست. واتە ئێمە کاتێک کە تێستی یەکەممان تێپەڕان، بازرگانەکەمان گەشەیەک ئەکا هەتا ڕادەیەکی باش بە پێشەوە چێ، گەشەیەکی ئەچێتە قۆناغێکی تازەوە. ئەم قۆناغە تەبعەن هاوتەریب ئێمە لەگەڵەوەی کە بازرگانیەکەمان گەشە ئەکا، ئەبێ خۆشمان لەگەڵای گەشە بکەین. چونکەی ئێمە بە عەقڵیەتێکی گریمان 10 پاسکالیەوە ناتوانین بازرگانیەکی 100 پاسکالی بەڕێوەبەرین. بۆیە کاتێک کە ئەوە گەورە ئەبێت، بازرگانەکەمان گەورە ئەبێت، بەرەو پێشە چێ ئەبێ هامان کاتە توانای ئێمەش زیاد بکە. واتە ئەگەر بەڕێوەبردننی $10,000 پێویستی بە 10 پاسکالی زانیاری بێ، ئەوە تۆ ئەو کاتە کاتێکە سەرمایەکەت ئەچێتە 20,000 پێویستە تۆش بچیتە زانیارەکە 2 هێندە بکەیتەوە. ئەگەر تۆ لەم ڕووی تێستەیە لە هەموو پایەیەشیایە، لە هەموو قۆناغێکی تریایە، بازرگانیەکەی تۆ هەموو بازرگانیەک دێت ڕووی تێستێکە کاتەوە، جارێکیکە تاقیت ئەکاتەوە، وەک چۆن تۆ لە ژیانی ڕۆژانە تا تاقی ئەکرێتەوە، وەک چۆن تۆ لە قۆناغەکانی خوێندن تا تاقی ئەکرێتەوە.
پێویستە تۆ لەم ڕیتێستەیە زانیاریەکانت لەگەڵ گەشەی بازرگانیەکەتە هاوتەری ڕۆیشت بێ، ئەگەر نا تۆ پێویستەکە یاخود بازرگانیەکە دێتەوە ئاستی مەعریفەی تۆ. هەمیشە ئەگەر بازرگانیەکەت لە پێشتر بێ ئەوە دێتەوە ڕاستی عەقڵی تۆ، و ئەگەر بێت و عەقڵمەندی و زانیاریەکانی تۆ لە سەروتر بێ ئەوە ئەو کاتە بازرگانیەکەت بازێکی گەورە ئەدا، ئەچێتە ئەو ئاستی توانای تۆ، عەقڵی تۆ، ئیدارەی تۆ. سێم خاڵیان بەڕێوەبردننی سەرمایە کە پێوترێت کەپ منیجمنت. تۆ هەر بازرگانیەک ئەەکەی، ئێمە کاتێک کە ئەڵین بازرگانی فەیسبووکێک بێت کە 2-3,000 لایکی هەبێت، ئەمە ئەبێ ئێمە بزانین چۆن سەرمایی ئەمە ئەپارێزین، واتە چۆن ئەتوانین ئەوەی کە دەستمان ئەکەوێت ئیدارەی پێ بدەین، گەشەی پێ بدەین. ئەگەر بەشێک لەو دەستهاتەی لەو داهاتەی لەو بازرگانیە دەستمان کەوت بۆ بەرەو پێشبردن و بەرەو پێشچوونی ئیشەکە نەمان خستە گەڕ، ئەوە ئەبێ ئێمە دڵنیابین لەوەی کە بۆشاییەکی زۆرمان دروست کردووە لە بازرگانیەکەمانە، ئەشێ هەر ڕۆژێک بێت ئەو بۆشاییە ئەو گاپەی کە دروست بووە لە غیابی بەڕێوەبردننی سەرمای ئێمە تووشی کارەساتێکمان بکات. قۆناغی چوارەمان هەیە کە پێوترێ بەڕێوەبردننی مەترسی، واتە ریسک مەنیجمنت. ئێمە گەورەترین زانای ئابووریمان هەیە، باش نییە کە جوانان پێمان ئەڵێ های ریسک های ریتێرن، زۆرترین قازانج لە زۆرترین مەترسیایە. واتە ئێمە هەر بازرگانیەکمان هەڵبژارد پێویستە ئێمە بزانین مەترسیەکەی لەگەڵ دەستهاتەکەی چەندە. واتە ئەگەر ئێمە هاتوو چوین گریمان، ئێمە چوین لە بازاڕی داراییەکانە ئێمە ئیشمان کرد، پێویستە ئێمە ریسک مەنیجمنتێکی تاڵمان هەبێ. بۆ نمونە ریسکی ئێمە بریتیە لە چی؟ ریسکی ئێمە بەرامبەرە بە پرۆفیتمان، واتە ئەگەر هاتوو ئێمە هاتین ئێستا نەوتمان کڕی بە $25، باشە مەترسی لە دەستدانی ئێمە چەندە؟ گریمان نەوت دێتە سەر $15، واتە دێ ئەی ئەگەر قازانجمان کرد ئەچێتە $40، واتە ئەگەر قازانج بکەین $15 قازانجەکەین، ئەگەر زەرەر بکەین $10 زەرەرەکەین. ئایا ئەم بازرگانیە ئەمە دروستە لە ڕووی ریسک مەنیجمنتیەوە؟ یان بابین ئەمە تەوزیف بکەین لە ژیانی ڕۆژانەیەکی ئەستایمانە. ئێمە دین دیزاینی وەبسایتێکەکەین $5,000 تیاچێ، ئەگەر قازانج بکەین ڕەنگە $5,000 تر قازانج بکەین، ئەگەر زەرەرمان کرد $5,000 زەرەرەکەین. باش، ئەمە بازرگانیەکی دروستە، واتە تۆ قازانج و زەرەرت بەرامبەر یەکە، قازانج بکەی $5,000 زەرەر بکەی $5,000. مەنیجمنتیەوە ئەمە نەقوستانی هەیە، کەمی هەیە، کورتت هێناوە. پێویستە تۆ ئەگەر هاتوو سایتەکەت سەری نەگرت بتوانیت بەلایەنی کەم بە $3,000 بیفرۆشیتەوە بۆی $2,000 قازانج بکەیت، بەڵام ئەگەر قازانجت کرد $5,000 قازانج بکەیت. واتە تۆ مەترسیەکەت ئەگەر بێت و بە ڕێژە لێشی بینەوە مەترسیەکەت 100 چلە، بەڵام قازانجەکەت 100 $5,000 $5,000 قازانجەکە، بەڵام $5,000 ئەگەر زەرەر بکە $2,000 قازانجەکە. وادە ئەگەر بە ڕێژەی 100 لێشی بینەوە ئێمە ریسک مەنیجمنتێکی تەواومان کردووە. بۆ کەسێک ئەگەر ریسک مەنیجمنت بەڕێزان شادەماری هەر بازرگانیە کە بە تایبەتیش لە ئێستایە کە ئێستا سەردەمێکی
سەردەمی سمارتە لە بزنسی سمارتە ڕیسک مەنیجمنت گەورەترین و بەهێزترین خاڵی بەڕێوەبردننی هەر بازرگانیەکە. جا لە گەورەترین بازار ڕۆکە بازاری کاغەزەدارەیەکانە یاخود با بڵین پیکە بە کوردی خۆمان پێوترێ بۆرسە هەر لێەوە بیگرە هەتا ئەگاتەوەی کە تۆ ماڵپەڕێکی یاخود پیجێکی فەیسبوک دانیت و زۆر ئاسایشتی تیا بڵاوەکەیتەوە پێرلایشێکیان پەرکۆمنتێ شتێک ئەمانە وەرئەگریت واتە لەم سەری بۆ ئەو سەری کۆی گشتی ڕیسک مەنیجمنتەکەیەتی بۆیە ئەبێ ئەم خاڵە تۆزی زیاد لە سەری ڕابوەستی بۆیە بەڕێزان ئەگەر هاتوو هەر کاتێک تۆ ڕێژەی سەرکەوتنت ڕێژەی قازانجت لەگەڵ ڕێژەی مەترسیەکەتایە هاوتەری بوو تۆ ئەبێ بە زانیاریەکان تا بچیتەوە ڕەنگە هەندێک لەو بە ڕێزانی کە لێرەن پێشتر چەند ناوێکم بینی کە ڕەنگە پێشتر پێکەوە بازرگانیمان کردبێت بەڕێزان ئێمە ڕاستە یەکێ لە گەورە هینەکانمان زاناکانی باڵین سەدەی بیستی بازرگانی پێماڵە ئەگەڵ ئەڵێ هەر کاتێ تۆ لە بازرگانیەکە 155 زیاتر قەنەعەتت با بازرگانەکەت هەبوو بزانە خەلەل لە تێگەیشتنت هەیە واتە بازرگانی ئەو بازرگانیە کە ڕێژەیەک ڕیسکی تایە واتە تۆ ناکرێت بازرگانیەک 70% قەنەعەتت پێ هەبێت نەخێت 55% بەسە بۆ ئەوەی کە تۆ قەنەعەتت پێ هەبێت ئەگەر ئەمە بێت و تەوزیفی بکەین بە سەر هینایە بەسەر هەر حاڵەتێکی هەر بازرگانی بانک لە ساڵێکا بۆ نمونە 105-106 قازانجت ئەداتێ ئەمە حسابی چی کردووە 152-53 قازانجەکە هەشتیش زارە 5-6 ئەمێنێتەوە بۆ قازانجەکە ئەمە بۆ تۆیە 105-106 بۆ تۆیە 104-5-6 بۆ بنقەکەی واتە متمانەی پارەکە متمانەی ئیشەکە 155 شتێنە پەڕیوە ئەو پەڕی سەدا بازرگانیەک ئەکەین و پێمان وابێ بازرگانەکەی ئێمە 180 قەنەعەت قازانجەکەین یا خۆتیا سەرکەوتووە بین لێرە لە نێوان دوو کەوانەیە هەموو کەسێک لە هەموو بازرگانیەکە سەرکەوتوو ئەبێ ئەگەر بێت و بزانێت چۆن بازرگانێکە ئەکات ئەگەر چۆن ئیشەکە ئەکا قسەیشی باو هەیە ئەڵێ هەموو ئیشە بۆ هەموو کەسێکە بێ بەڵام هەموو کەسێ بۆ هەموو ئیشێ نابێ بۆ هەموو کەسێ بۆ هەموو ئیشێ نابێ بەڵام هەموو ئیشە بۆ هەموو کەسێکە بێ لەبەرەوەی هەموو کەسێک ناتوانێت خاڵەکانی بازرگانیکردن جێبەجێ بکە واتە ئێمە لێرە تێگەیشتین کە ڕیسک مەنیجمنت کاتێکە ئێمە ئەڵین های ڕیسکایڵتێرن پێویستە بزانین پێی ڕیسکەکەین وە چۆن ڕیسکەکەین ئینگلیز قسەیەکەنیاڵێڵێ follow the trend واتە تۆ بەرەو ئاڕاستەی بازار بچۆ بەڕحەتمەند تۆ ماوەبیتوەکەیت واتە تۆ ئەبێ بەو ئاڕاستەی بازاڕەیە بچی بەڵام بە هەردوو پێ ئەوی کەوان بافێتەڵێ بە هەردوو پێ قوڵایی ئاوەکە تاقی نەکەیتەوە واتە ڕیسک مەنیجمنت هەمیشە من دێم بەشێک لەو پارەیی کە هەمە بەشێک لەو توانایی کە هەمە دەست پێ ئەەکەم بۆ ئەوەی زیادی بکەم ئەمە شار بەشێکە لەو ڕیسک مەنیجمنتە لەگەڵ ئەوەی شایە پرۆفیتەکەی چەندێکە واتە قازانجمان چەندێکە و زەرەریشمان چەندێکە ئەگەر زەرەر بکەین چەند زەرەرەکەین و ئەگەر قازانج بکەین چەند قازانجەکەین چونکە ئەگەر بێت و تۆ هەر بازرگانیەکەت کرد لایەنی زەرەر لایەنی مەترسیت لە بەرچاو نەگرت ئەوە ئەو کاتێک کە تۆ تووشی زەرەر بووی تووشی بازرگانی بووی ئەو کاتە تۆ تووشی حاڵەتێکی سایکۆلۆژی خراپە بی ناتوانانی جاریشکە دەست بە ئیشکردن بکەیتەوە بۆیە ئەگەر بێت و لە هەر کەسێک بپرسین ئەگەر
هەر کەسێک خاوەنی بازرگانیەکی سەرکەوتوو بێ ئەگەر بیت لێ بپرسیت تەمەشاکەی بە یەک دنیا شکست و نشستا تێپەڕیوە، بە یەک دنیا هەوراز و نشێوی خراپە تێپەڕیوە، چەندین جار ئەبینی زەرەری زۆر گەورەی کردووە، هەندێک زۆر جار ئیفلاسیشی کردووە، بەڵام لەبەرەوەی پێشتر حیسابی بۆ ئەوە کردووە کە ئەم زەرەرەکە و ئیفلاس دەکات و ئەکەوێتە ژێر بارێکی قورسەوە، بۆیە سایکۆلۆجیای تێک نەچوە، جارێکیکە دەستی پێ کردوێتەوە لە هەڵەکانی فێر بوو، جارێکیکە دەستی پێ کردوێتەوە. ئێمە دێنێ سەر بەشی دووەمی گەشەیە. گەشەی بازرگانی زۆر گرنگە. ئێمە هەمیشە کاتێک کە باس لە بازرگانی ئەکەین بزانی لە چ سێکتەرێکی بازرگانیە ئێمە کار ئەکەین و ئەمە هەتا چ ڕادەیەک هەتا چ ئاستێک ئەمە گەشە ئەکە و ئایا تۆ ئەتوانی لەگەڵ گەشەکردنی ئەم بازرگانیە خۆتیش گەشە بکەین؟ ئەمە گەشەکردن تەنها پەیوەست نییە بە خودی بازرگانیەکەوە لە ئاستی جیهانە، نەخێر، پەیوەندی بەوەشەوە هەیە ئەمە چەندێ لە ناو خۆیە گەشەکە. بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە تەماشای یوتیوبەرێکی زمانی ئینگلیزی بکەین، ئەبینی شتێکی زۆر سادە و سانایە، بەڵام چەند میلیۆن لایشێکی هەیە. بەڵام ئەبینین یوتیوبەرێکی کوردی کەشتی زۆر گرنگ و زۆر باشی شکات، چونکەی بە زمانی کوردیە، بە سۆرانیە ئەگەر بڵین بە دەقیقی، ئەبینین بەو هەموو قوتەوە نەیتوانیوە چەند هەز بیگەێنێتە ملیۆنێ لایک. ئەگەر لە ملیۆنێکش تۆزێت تێپەڕی بێ، معنای ئەوە نییە ئەم فۆلۆکانی ئەوە نیە و لایکەکانی ئەوە نیە. واتە ئێمە ئەمە معنای ئەوە نییە ئەوە بازرگانێکی سەرکەوتوو نییە، با بڵین یوتیوبەری یاخود با بڵین فەیسبووکەمان ئەمانە شتێکی خراپە لە کوردەواریان، نەخێر، شتێکی زۆر ضرورە، زۆر باشە و ئەبێ هەبێتیش وە کەسانێک شێ ئەگرێتیە زۆر پرۆفیشنەڵ و زۆر سوودمەند بێ. بەڵام مەبەستمان لە گەشەکەیەتی، ڕادی گەشەکردنی ئەمە لێرەیە ئەگاتە چەنێ و لە شوێنێکی تر ئەگاتە چەنێ. زمانێکی ئۆردوو ئەتوانێت سەدان ملیۆن لایک پێیا بکە، چاینیزیەک بە هەمان شێوە، ئینگلیزیەک بە هەمان شێوە. بۆ نمونە سپانیەک، بەرحاڵ هەر یەکێ لەو زمانە گەورانە ئەتوانێت، عەرەبێک زۆر بە سانایی ئەتوانێت چەند سەد ملیۆنێک کۆ بکاتەوە. بەڵام ئایا ئێمە ئەتوانین ئەمە بکەین؟ واتە ئێمە کاتێک کە هاتین باسمان لەمە کرد، پێویستە ڕێژەی یاخود ڕادەی گەشەکردنەکەی لێ پێشچاو بگرین. بۆ چونکەی هەموو بازرگانیەک سەرەتا لە ئاستی تەماحی تۆیە. ئەکرێت تۆ ئێستا قەنەعەتت وابێ لە مانگێکە $2000 پێ بکەیت، $2000 بۆ تۆ بەسە. بەڵام تۆ کاتێککە ئەچتە قۆناغیشترەوە $4000 کەمتر دۆلاریش کەمتر بێ لە تەماحیکە تۆ هەتا. بێگومان ئەمە هەمووی ڕاستە بۆ هەموو کەسێک. بۆیە ئەو کەسانێک کە بازرگانی ئەکەن ڕاوەستانیان نییە، چونکەی ئەگەنە هەرچی قۆناغێک چاوێن لە زیاترە، چکەی خۆیان بە شایانی زیاتر ئەزانن. بۆیە ئەبێ لێرەیە ئامادە بیت تەماحەت نییە زیاتر بکەیت و ئایا توانای بەرفراوانکردنی زەمینەی ئەم بازرگانیت هەیە. بۆیە ئەمە گەشەیەکە پێویستنی بازرگانی. بەڕێزان هەندێک بازرگانی هەیە بازرگانی سەردەمی خۆیەتی. ئێستا بانک کە باشترین و مهمترین و بەهێزترین سێکتەرەکانی بازرگانیە، ئێستا هەر کەسێک بێت بانکێک دابنێ، ئەو سوودەی نییە کاتێکە کەسەکان هات لە ساڵی 1850 داینەوە. ئەوە نییە کە لە سەردەمی سەدەی 20 داینە و ئەوەش نییە کە لەگەڵ کەسانێکە کە ساڵی 90ەکانی ساڵی سەدەی ڕابردوو دایمەزران. واتە بەدیلی هاتووە و ئایکێ توانیوێتی بەدیلی ئەمە پێ بکە. ئەمە بانک لەبەرەوەی شتێکە ئێمە هەمومان ئەیناسین و ئەیزانین، ئەگەرنا سەدان بازرگانی تر هەیە. وایرمەنێکی سیارە ئێستا
ئەگەر بێت و خەریکی وایر پاکردن وایە لە یەکدان بێت ناتوانێت هیچ ئیسفادەیەکی خوێ ڕەنگە کرێ دوکانەکەشی پێدەر نەچێت پێویستی بەوەی ئێستا کۆمپیوتەرێکی هەبێت و هەموو سیارەی ئێستا بە کۆمپیوتەر چاکەکرێتوانە ئەوەی بە وایر چاکردن پێی ئەەکە بە 10 ڕۆژ بەقەل یەک فەحسێکی سیارەیەک نییە کە خەلەلەکەی تیا بدۆزێتەوە بۆیە ئێمە ئەبێ بزانین ئەم بازرگانی ئێمە تەمەنی چەندە یعنی ئەگەر بێت و ئێمە 10 ساڵ پێشکی ئێستا کەسێک هاتی بێت دەستی بە وایرمەنی کردبێ ئێستا فەقیرە بێنان و ئاوە ئەگەر نیتوانی بێ گەشەی لەگەڵا بکە ئەگەر نیتوانی بێ خۆی لەگەڵ کەشەکەیە بگونجێنێ ئەمە شتێک ئێمە ڕۆژانە چاومان پێوەیەتی و ڕەنگە بچینە ناوچە پیشە سازەکان ببینین چەندی کەسێ ناتوانێنان پێیا بکە بەڵام کەسانیشی تر هەیە زۆر بە قووەتر بە هەمان پیشە ئەوە پێیاکە تەمەنی بازرگانێکە لەگەڵ گەشەی خۆمانە هاوتەری ڕابگرین و برزانین ئێستا لە سەردەمی بەتایبەتی لە وڵاتانێکی وەکو خۆمانە کە وڵاتانێکشین بەرهەمی ناو خۆمان کەم و ئێمە داهاتمان فێزاتی کارگەیشی چلوبەرگی دانەبییان با بڵین خەیاتی دانەبێ ئێستا بەربەخت بووە ناتوان جلێکی کوردی لە چینەوە دی هێرزانترەوە لەوەی کە لێرە بیکات و ڕەنگە ڕێکوپێکتریش وێ وە ڕەنگە قوماشەکەشی باشتر بێت لێو بە قوماشەکە و دوورینەوە دێ بە قەر قوماشەکەی ئێستا نییە ئەمە ئەکرێت بۆ چاکەت و پانتۆڵێکش هەر ڕاست بێ و ئەما کرێت بۆ هەر شتێکی تر لەم وڵاتی ئێمەیە ڕاست بێ بەڵام ئەمە ئەبینین ئێمە لە وڵاتانی تری شایە بە هەماشەوە ئەمە پیشەیەکە بەرەو لەناو چوون ئاچێ ئایاکرێ ئێمە ئێستا بین بڵین ئێمە بازرگانیەکەین و جلی و بەرگ دروست ئەدورین ئەمە ڕەنگە وەکو کارگەیەکی گەورە سەرچاوی شمەکەکانی بۆ ئێمە هەرزان بکەوێت ئەکرێ ڕاست بێ بەڵام ئیمکانیەتی ممکنی ئەمە نازانین وە ئەگەر ممکنیش بێ بکرێ ئەبێ بزانین ئایا تەمەنی ئەم ئیشە چەنی ماوە و هەتا چەند نەتوانین گەشەی تیا بکەین ئەمە لایەنی تەمەنی بازرگانەکەی زۆر گرنگە ئێمە لە بەرچاوی بگرین ئەگەر لە سمارت بزنزە ئەمە لە بەرچاو بگرینوانە ئایا ئێمە ئێستا دروستکردنی پیجێکی فەیسبوک و ڕێکلامکردن و یاخود بڵاوکردنەوەی شتی زۆر بە توانە ئایا ئەمە ئەبێ ئێمە بزانین ئایا فەیسبوک تەمەنی چەندی ماوە ئایا سناپ جێگەی نەگرتوێتەوە ئایا سۆشیال میدیاکانی تر جێگەیان نەگرتوێتەوە جێگەیان پێلەق نەکردووە چالاکی ئەو جیلەی کە تۆ ئیشی لەسەر ئەەکەی نەپەڕیوەتەوە نەچوەتە سناپەوە نەچوەتە ئینستاوە نەچوەتە یعنی کۆمەڵێ هینی تر هەیە چکە ئێمە پێویستمان بە 2 3 4 5 ساڵ هەیە هەتا لەم سێکتەرەیە پێ ئەگەین ئایا دوای ئەوەی کە ئێمە پێگەیشتین ئەمە تەمەنی ماوە قازانجی لێکرێ ئەمە لە بەرچاوگرتنیەتی ئێمە دوای ئەوە خاڵی سێمان هەیە قۆنەغی متبوونە هەموو بازرگانیەک بە درێژایی تەمەنی یعنی ئەگەر ئێمە بچین سەرەتای بازرگانی بازار گشتییانەوەی پابلیکی پێوتری یان با بڵین بۆرسی پێوترێتوان ئەگەر بچین سەردەمی فرۆشتنی دانەوێڵە یان برنج بە تایبەتی لە ناوچەی ژاپۆن ئەوانە تەماشا بکەینوانە ئەبینین هەمووی بە قۆنەغی متبوونە تێئەپەڕێ تۆ ئەتوانی لەم قۆناغی متبوونەیە خۆت بگری ئەتوانی لەم قۆناغی متبوونەیە چۆن گەشە بە و بەردەوامی بە بازرگانێکت بدەیت واتە تۆ بەر لەوەی دەستی پێ بکەی پێویستە قۆناغی متبوونت لە پێشچاو بێ نەک چونکە هەندێک جار قۆناغی کۆتایی و قۆناغی متبوون لە هاوشێوەیە لە یەک ئەچن تۆ پێویستە بزانی ئایا ئەمە قۆناغی متبوونە یان قۆناغی بە سەرچوون و ئیکسپایربوونی ئەم بزنسەی تۆیە زۆر جار تەماشاەکەین خەڵکێک لە قۆناغی متبوونە تەسلیمە بێت و وەز لە بازرگانێک پێهێنە
پێی وایە ئەمە قۆناغی کۆتایی بازرگانیەکەیەتی کە لە ڕاستیە لە هەمان کاتا هاوڕێکانی لە قۆناغی مدبوون تێگەیشتوونە و ئەزانن قۆناغی مدبوون قۆناغێک کە پێویست وەکو جۆرێکە لە ڕبیر تێستی تۆ بۆ ئەوەی بتوانانی لە دوای ئەوە گەشەیەکی زیاتر بکەیت و زیاتر بەرەو پێش بچیتەوە. ئەمە قۆناغی شترمان هەیە، قۆناغی گەشەی خێرایە. بەڕێزان وەک چۆن هەموو قۆناغانی ترمان هەبوو، یان با بڵین گەشە بەشێکە لە تەمەن، بەشێکە لە قەد و قەڵافەتی دروستبوونی بازرگانیەکی ساوە. ئێمە ئەمەیان پێی ئەوترێ پێوتێ قۆناغی گەشەی خێرە. ئەمە ئەکرێ بەشێک بێ لە قۆناغەکان و ئەشکرێ بەشێکش بێ لە نەشونمایی یان گەشەی بازرگانیەکە. ئەم قۆناغە پێوتێ قۆناغی گەشەی خێرە. پێویستە کەسەکە کە خاوەنی بازرگانیە لێرەیە من نەمویست جارێکێ کۆی گشتی ئەو قۆناغی زبوو شاباسم کردووە. ئەمە کۆمەڵە کێشەی سایکۆلۆجی کێشەمان بۆ دروستەکە یەکێ لەوانە بغرابوونە، یەکێ لەوانە لە ڕێچکە دەرچوونە ئەو کەسێک کە ئەبینێ بازرگانەکەی ئیهمالەکە ئەو تۆڵی بۆی نامێنێ بەسەر بازرگانەکە یا بازرگانەکە بە کوی گشتی لەژێر دەسەڵاتی چەندێت تۆ بەهێزتر بی ئەوش بەهێزترە بێ وەکو یەکەم ڕۆژ وایە کە تۆ دەستت پێکردووە ئەشێر یەک خاڵێکایە گاپێک دروست بکات و تۆ لەو گاپەیە قوت بدە واتە بۆ شایەک دروست بکات و تۆ بکەوتە ئەو بۆ شایە چۆرەوە ئەم سەر و ئەو سەری بازرگانەکەت نەبینێ. بۆیە زۆر کەسە بینین لەگەڵەوەی کە کەسێکی باشیشە زیرەکشە بەتوانایە ئەبینین تووشی حاڵەتیشی مایە پوزبوو نەبێ. ئەمە لەم قۆناغانەیە لەم حاڵەتی گەشەیە کە گەشەیەکی زۆر خێرایە کەسەکە نەیتوانی لەگەڵ گەشەی بازرگانێکە خۆشی گەشە بکە. بۆیە ئەبینین تووشی سەرگەردانی بوو یاخود تووشی ڕەڕایی بوو یاخود تووشی گۆمڕایی بوو. ئەمە وای لێ ئەکات کە لەم قۆناغەیە جۆرێک لە پاشاگەردانی لە بازرگانێکی دروست بێ و جۆرێکش لە تێکچوون لە ڕێچکەی شەکەیە دروست بێ. یەکی ترمان هەیە حاڵەتی پێنجەممان کارکردن یان لە ناوچوونە ژەم و خاڵی ئەمە قۆنا تۆ هەیە ئەگەر لێ هەبووە ئێستا تونی تۆ هەیە ئەمە شڕی تێستە لەگەڵ ئەمانە لێشی بدەین. لێرە تۆ بازرگانەکەت کەوتووە سەر ڕێچکەی خۆی لەسەر ڕێچکەی خۆی ئەڕۆیشت تەنها پێویستی بە تۆ هەبوو کە تۆ ئیدارەی سوکانەکەی بدی ئاگات لەم لاو لای بێ. بەڵام لێرەیە عاتڵ بوو کێشەی تێکەوت. ئێستا بازرگانەکەت پێویستی بە تۆ هەیە ڕزگاری بکەیت. پلانی تۆ بۆ ڕزگارکردنی ئەمە چییە؟ چۆن نتوانێت ڕزگاری بکەیت؟ گرنگە ئەگەر تۆ ئامادە نەبیت لە کۆی پرۆسێسەکەیە بەرەو پێشچوونەکەت ئەگەر تۆ ئەوەندە زەخیرەت نەکردبێت لە ڕووی مادی و لە ڕووی شەخسی و زانیاری و گەشەکردنی خۆتەوە بۆ ئەوەی لە قۆناغێکایە کە گەیشتە قۆناغی پێنجم قۆناغی ڕزگارکردنە تۆ نەتوانی بازرگانەکەت ڕزگارکەی بازرگانەکەت تیاچێت. ئەمە دوا قۆناغی یاخود با بڵین دوا شوێنی گەشەکردنی بازرگانێکەیە. لێرە تێپەڕەن اینجا کە ئەچتە لیڤڵێکی تری کە پێوترێ ڕێڵ لیڤڵ واتە ئەچێتە سیف سایتەوە. بۆیە زۆرێک لە بازرگانەکان ئەبینین چووەتە ئەم قۆناغی تێپەڕینەوە چووەتە سیف سایتەوە تاو خۆی ڕێچکەی خۆی گرتووە. لێرە تۆ ئەگەیتە قۆناغی کە پێوترێ ئیتر دارایی ئازاد فینیشەڵ فریدەم تۆ گەیتە حاڵەتێک بازرگانەکەت وات لێ ئەکە ئیتر تۆ ئەژێنێ
و تۆ پێویستی تەنها پێویستی بە تۆ هەیە وەکو ئیشرافێک وەکو بازرگانێکی خاوەن ئەزموون تەنها چاوت لێ بێ. ئەمە بەشی دومی بوو. ئەم جاریان دوابەشیانە سروشتی بازرگانی. ئێمە پێویستە بەڕێزان هەندێک جار ئێمە ئەچین دەستە دینە بازرگانیکەوە کە ئەسڵان بازرگانیەکە خۆی ئەکسپایر بۆ بەسەر چووە، بەردەمی ئەو بازرگانیە بەسەر چووە، ئیتر ئەم بازرگانیە کەڵکی نییە بۆ ئەم سەردەمە. بە پێچەوانەشەوە ئەبینین هەندێک جار ئێمە بازرگانیەک هەڵەبژێرین کە ئەم بازرگانیە ئەوەندە پێشکەوتووە بەراورد بەو ژینگەیی کە ئێمە تیاژین کە پێویستی بە چەندین ساڵ هەیە. ئەمە 100% من بەسەر خۆمە هاتووە. من بازرگانیەکم هەڵبژاردووە کە خەڵک گاڵتەی پێهات، کە خەڵک لی تێناگا، خەڵک نازانێ ئەمە چییە، چۆن ئەکرێت، چۆن ئەکرێت تۆ بیت شت بکڕی و بفرۆشی بێ ئەوەی پارە بدەیت. ئەتۆن چۆن ئەتوانی لە ناو بازنەی خولانەوەی واتە ئەو سێرکڵ بزنزەی کە هەیە لە دنیا چۆن نەتوانی بچێنە ئەوە؟ تۆ خاوەنی هەموو شتێکی بەڵام خاوەنی هیچیش نیت، خاوەنی پارەی بەڵام پارە شت پێ نییە، شت ئەکڕی ئەفرۆشی بەڵام هیچی شت پێ نییە. ئەمە دنیایەکی سەیرە. ئەمە خودی پێشکەوتنەکەیە کە تۆ ئەوەندە لەگەڵ ژینگەکەی خۆت تا پێشکەوتوی کە تۆ ناتوانی بازرگانیەکەت بە جۆرێ سەر بخەی کە ڕنگدانەوەی هەبێت لە ناو کۆمەڵگاکەی خۆتە. ئەمە ئێمە باس لە بازرگانی کەکەین کە بازرگانیەکە پێویستی بە لایەنە کۆمەڵایەتەکەی یاخود با بڵێن پێویستی بە کۆمەنیتی هەیە کە بە تایبەتی لەم سەردەمی بازرگانیە تازەیە مەسەلەی کۆمەنیتی مەسەلەیەکە کە هەمومان ئەتوانین بڵێن بڕبڕەی پشتێتی. ینی فەیسبوک چی ئەیزانی ڕۆژێ دێ فەیسبوک بێ ئەوەی هیچ بەرهەمێکی هەبێ بێ ئەوەی هیچ شتێکی هەبێ کاپی فەیسبوک گەورەتر بێت لە کاپی ئەگەر 10 ساڵ پێشی ئێستا بماوتایە نەخێر فەیسبوک دوو بەقەدەر ئەکسن موبیل سەرمایەکەی ئەبێ کاپەکەی ئەبێ ڕەنگە خەڵک هەرگاڵتەی پێمە بکرێ، بەڵام واشی لێ هاتوو بوو بە شتێکی ڕاست. چۆن ئەکرێت تۆ سمارت فۆنێک لە فۆرد هینی زیاتر بێ سەرمایەکەی گەورەتر بێ؟ چۆن ئەکرێ؟ فۆرد بۆ خۆی فەلسەفەیە، فۆرد بۆ خۆی بەشێکە لە عالەمێکی تەواو، بەڵام ئایفۆن هاتووە سەرمایەکەی لەو گەورەترە کە هەموویشی بریتیە لە کۆمەڵێ نین هەمان ئەو ئەو زیرەکیەی کە لە ئایفۆنە بەکاردێ لە فۆردیشا بەکاردێ، بەڵام تازە ئەمە خواستی خەڵکانی سەردەمە، بەڵام فۆرد خواستی خەڵکانی سەردەم نییە بە شێوەی ئایفۆن بە شێوەی ئەپڵ. هەر یەکێ نەمانە بڵین ئەگەرچی هەردووچیان زادەی سەرمایەداری بنیان ئەمریکا بنیان هەرکامیشان بن. بۆیە زۆر گرنگە ئێمە بزانین لە نێوان بازرگانیەکی کۆنا کە سەردەمی بەسەرچووە لەگەڵ بازرگانیە کە کاتی زۆر ماوە زۆر بێتوانە. بەڕێزان من ئێستا کە قسە بۆ ئێوە ئەەکەم یەک شت هەیە، ئەگەر داعش نەهاتایە و ئەو پارە زۆرەی لە عێراقایە نەگیرایەتەوە، ئەم بازرگانیەی کە ئێستا من خەڵکی بە دوایە ڕائەکاتوانە وەکو پێش ساڵی 2014 کەس منی ناناسی و کەسیش نەیزانی من چی، لەبەرەوەی خەڵکی متمانەی بە ئیشەکەی من نەبوو، نەیزانیم ئیشی من چییە. بەڵام کاتێ ئەو هەموو پارە زۆرەی کە نەما هەر گەنجێکە چوو مانژی 500 دلاری لە لای مقاولێک و لە شوێنێکا وەرەگرت و سەوزە فرۆشێک ڕۆژی بای 100 دلار 200 دلار قازانجی ئەکرد، ئامادە نەبوو بێت ساڵێک بخوێنێ فێری فۆڕێکس بێت، ئامادەم نەبوو بێت بچێ فێری پرزنتێشن بێت و نێتۆرک مارکتینگ بۆ خەڵک باس بکات و چیوانە بەڕاستی. بەڵام ئەوە قۆناغێکی تێپەڕان، قۆناغەکەی قۆناغی کۆمەلگای ئێمەی لە ئاستێکەوە بردە ئاستێکی تر، لە سەردەمێکەوە بردە سەردەمێکی تر. ئێمە هێشتا پێش ساڵی 2012 ئێمە هێشتا لە قۆناغی ساڵەکانی 50کان و 60 ئاژێن کە سەردەمی تەوزیف و موچەخۆری و وەزیفەت بوو، واتە هێشتا متمانەمان بە تەکنەلۆجیا نەکردبوو. ئێمە ئاشنایەتیمان لەگەڵ
بزنسی سمارتان نەبوو نامازانی چییە ئەگەر باسیش بکرایە جۆشمان بگردایە تێش بگەیشتنە نامانویست بیکەین بەڵام ئەو قۆناغێکی تازە بوو کە هات سەرچاوی ئەو سەرچاوە زەبەلا حەدارایی عێراقی وشک کرد اینجا ئێمە ئەوایە بین بەدیلی ئەمە بدۆزینەوە کە ئەویش بازرگانی سمارتە لە سروشتی بازرگانیەکەمانە خاڵی دووەم هەیە ئێمە پێویستە بزانین ئایا ئێمە بۆ چنەوەیەک بازرگانیەک کە ئەکەین ئایا لەگەڵ چنەوەیەک و چینێکە ئەگونجێ ئەشێ بۆ ئەمانە ببێت واتە تۆدی گەیمێک دروست ئەەکەی ئەم گەیمە سمارت بزنسێکە دروست کردووە بۆ خۆت ئەم یاریە بۆ مناڵی تەمەەن چەند ئەبێ بۆ مناڵی تەمەەن 6 ساڵ ئەبێ ئایا ئەمە پارەی پێ 50 سنت بدا بەم یاریی تۆ ئەی ئەگەر بۆ کەسێکی تەمەەن 15 بۆ 8 ساڵ دروستی ئەەکەی ئایا ئەمە پارەی پێە $5 بدا بە تۆ ئەگەر ئەمەگەگەرەوەی تۆ بای $5 بۆ کەسێکی تەمەەن 20 بۆ 35 ساڵ بۆ 40 ساڵ دروستی ئەەکەی ئایا ئەمە ئەتوانێت $1000 بدا بۆ ئەم بازرگانی تۆ بەشداری بکە ئیشی تیا بکە ئەوەی تیا بکە ئەمە زۆر گرنگە ئێمە بزانین بازرگانێکی ئێمە بۆ چنەوەیەک ئەشێ دیارە بەڕێزان ئێمە لێرە باسردن یان دروستبوونی کەسێک وەکو بازرگانی قساکەین ئەمە ئێمە لێرە باس لەوەکەین کەسێک سایتێک دروستەکە کەسێک یاریەک دروستەکە جیهازە دروستکە بار هاو شتێک دروستەکە کە ئەبێتە بنەمای دروستکردنی بازرگانیش سێم پێگەی کۆمەڵایەتی بازرگانێکی من چییە؟ من ئەگەر بچم ڕازێکم هەیە و بچم بیکەم بە شەراب بۆ من ئەشێ ئەمەیە بەڵام ئەگەر بێت و من بیکەم بە شەربەتی ترێ ئەکرێ ئەمەی من هەر ڕەزەکە لە شوێنێکە بیکەم بە لە وڵاتێکی تربێ بیکەم بە شەراب قیمەتێکی باشتر بکە لە لای ئێمە بیکەم بە مێوەش پارەیەکی باشترەکە لە شارێکی تر بیکەم بە سرکە باشتر ئەکا لەوەی ترەوەن واتە ئێمە لێرە پێویستە کاتێک کە بزنزێک ئەکەین پێگە کۆمەڵایەتی ئەم بزنزە بزانین چۆنە و ئەشێ ئەم بازرگانی ئێمە تەوزیفی بکەین لە گەڵ کۆمەڵگەی خۆمانە وەک چۆن بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە تەمەشا بکەین ئەبینین لە ئەوروپا و ئەمریکا هەموو ئەمانەیە بازرگانی ئەکرێت بازرگانێکە با لاڤرێج ئەکرێت کە ئەمە زانایانی ئاینی ئیسلامی کۆمەڵێ ڕەخنیان لەسەری هەیە کۆمەڵێ بە سواب ئیشەکە ئەمان کۆمەڵێ قسەیان لەسەری هەیە کۆمەڵێ ئینیان هەیە یان با بڵین بانکمان هەیە بانک ئیش لەسەر سوواپەکات و کۆمەڵێ ڕەخنە و شتیوانی لەسرە باشە لە بەرامبەر ئەمەیە بانکی ئیسلامی دروستکرا ئۆکەی هەر بانقە هەمان پارەشوەرەگرێ بەڵام تەوزیفەکەی بە جیاواز کراوە تەوزیفی ئەو سوواپە لێرە شەر ئەکرێ بەڵام ناوەکەی جیاوازە و شەرعیەتێک پێدراوە تا لەگەڵ کۆمەڵگاکەیە گونجێنراوە بۆی ئەم بەڕێزان ئەمە زۆر گرنگە ئێمە کاتێک کە بازرگانی یەک ئەکەین بزانین ئەم بازرگانیە چۆن لەگەڵ پێگەی کۆمەڵایەتی خۆمانایەکەین چونکەی بازرگانی پێویستە زۆرترین زەمینەی فراوانی واتە زۆرترین وێزەبەڵیتی هەبێ زۆرترین کەس ئیشی تیا بکە سوودی لێ ببینێ بەکاری بهێنێ ئەگەر نا بازرگانەکەمان کورتە هێنێ دواسلاییدمانە بازرگانی زیرەک ئێمە لەکوێی ئەم بازرگانی یان بەڕێزان ئێمە هەتا ئێستا باسی بازرگانەکانمان کرد چۆن کرد من وەکەوەی کە کەسێکم وە کوتم 16 ساڵە لە مەسلەی نێتوۆرک مارکتینگە ئیشەکەم بەڵام من ڕەنگە وەکو خەڵک ئیشم نەکردبێ لە فەیسبوک و ڕیکلام و چیچانە بۆی نەکردە نەخێت لەسەر بنەمایەکی واقعی تێگەیاندنی بەرامبەر ئیشم کردووە گرنگ نەبووە بەلامەوە 100 کەس جوین بکە گرنگ بووە بەلامەوە یەک کەس تێبگە ئەو کەسە کە تێگەیشت بە قەنەعەتی خۆی بازرگانیەکە بکە بازرگانیەک زۆر گرنگە خۆت تێبگەی خەڵکی تێبگەینی ئەو کەسە بە قەنەعەتەوە ئیش بکە
چکەی تێگەیاندن و دروستکردنی کەسێک لە داهاتووشا بۆ تۆ ئەبێ بۆ سەرمایە. بەڵام بە پێچوانەوە ئەگەر تۆ لەسەر بنەمایشی دروستت نەکرد ڕەنگە لە داهاتووە لە جێتی ببێ بە سەرمایە بۆ تۆ ببێ بە زەرەرێکی گەورە بۆ تۆ. من وەکەوەی کە خۆم لەم 4 سێکتەری بازرگانیە ئیش ئەەکەم پێم خۆشە بەرچاوڕوونیەکتان بمێ. یەکەمیان من خاوەنی ئەکادمیایەکم لە فۆڕێکسا ئیشەکەم، خاوەنی یەکەم و تاکە ئەکادمیای کوردیم و هەتا ئێستا لە عێراقیشایە ئەکادمیایەک نییە تایبەت بێ بە فۆڕێکس بێجگە لە ئەکادمیاکەی ئێمە بە خۆشحاڵیەوە وەکەوەی کە من شارەزایەکی ئەوم هەیە، وەکەوەی کە من بەشێک لە بازرگانیەکەم وە بەرهێنانە و بەشێکی تری بازارسازیە یاخود نێتۆرک مارکتینگە و مە ساڵی 2014ەوە لەوە سیانزەوە تقریبان لە ناوەڕاستی سیانزە کۆتایی سیانزەوە لە دراوی کریپتۆکڕەنسیەکانە ئیشەکەم بە تایبەتی من لە کەمەنیتی و ڕیپڵەوە دەستم پێکرد هەتا ئێستاکە لە بیسکۆینە ئیشەکەم. ئەمانە بانەبێت تا ڕێکلامێکیان شتێکوانە ئەشێ ئەم بازرگانیە بۆ من زۆر باشوێ ئەکرێ بۆ تۆ باش نەبێ وەکوتمان هەموو ئیشێک بۆ هەموو کەسێکە بێ بەڵام هەموو کەسێک بۆ هەموو ئیشێک نابێت. ئێمە ئێستا لێرەیە پێم خۆشە بە کورتی بەرچاوڕوونیەکتان بەمێ کە ئێمە لە کوێی جوگرافیای ئەم سمارت بزنس زانەوەین. ئەمە هەر چواری سمارت بزنسە. بۆ نمونە ئێمە فۆڕکس وە بەرهێنانمان گەورەترین بازار گەورەترین بازرگانیە لە هەموو دنیاە لە ئاسی عالەمایە کە ڕۆژانە پێیاکرێ مەسەلەی وەبارهی کریپتۆکڕەنسی کە ئێستا گەورەترین قسەی لەسرە و گەورەترین ئیشی لەسەر ئەکرێت و هەموو کەسێک چاوەڕوان ئەکا دنیا بەرەو کریپتۆ بچێت. طبعاً ئێمە لە کۆی گشتی کریپتۆیە لەو 650 ئەپەی کە هەیەی تەنها باسی دراوەکەی ئەەکەین ئەگەر نزیکەی 650 بۆ 670 ئەپیتری هەیە باسیەوە ناکەین تەنها باسی کریپتۆکڕەنسیەکەین واتە دراوی مشەفەر لەگەڵ نێتۆرک مارکتینگایە. بەڕێزان بە خۆشحاڵیەوە ئێمە لە ساڵی 2016 لە ئاستی جیهانە لە 3,700,000 بازرگان لە ئاستی عالەمە کە لە 183 وڵاتەوە 84 وڵاتەوە بەشداریان کرد. ئێمە تیمی کوردی توانیمان لە 20 کەسەکەی یەکەم 12مان کورد بێ. لە مەسەلەی وەبەرهێنانە سوپاس بۆخوا ئێمەی کورد هەتا ئێستا لە ئاستی جیهانایە ئەتوانین وەبەرهێنانێکی زۆر گرنگ کە دواترینیان ئێمە لە ڕێگەی بانکی جەمپی مۆرگانەوە توانیمان چەند هزار بەرمیل نەوتێکی خاو بە چەک واتە بەڕاستەخۆ بۆ وەبەرهێنەکانمان بکڕین کە بە ئەوها بەرزە جێگەی خۆشحاڵیەکی زۆر گەورەیە. سەبارەت بە بازارسازی یاخود با بڵین نێتۆرک مارکتینگ یان دروستکردنی تۆڕی بازاڕی سواز بخوا ئەوەی کە من بینیومە ئەوەی کە من ئیشم لەگەڵا کردووە بۆ نمونە لە وانەی پێشوشە مامۆستا پەیوەند باسی بیسترویدی کرد ئێمە بینیمان کە سواز بۆخوا لە ئاستی جیهانە لە نێوان 127 بۆ 128 وڵاتە ئێمە تیمی کوردی توانیمانە تۆپ ئێڕنە بێنین. ئەکەین ئەمەش طبعاً بە کوردستان نایەت ئێمە ئەوەندە بە توانیمیانە بکەن بە تیمەکانی خۆیانەوە بۆیە توانین خەڵکانێکی زۆر هەیە کە خاوەنی چەند سەد هەزار دانەیەک
لەوانن لە بە مەلاینیان هەیە. سوپاس کاکە ژینیان گیان. ئێستا دەنگ چۆنە؟ ئێستا دەنگ باشە؟ من ئەمە کورتەیەک بوو لەم بارەیەوە. ئێستا یەک فلاش باشێکەکەم و ئیتر هەر بە ڕێزێک پرسیارێکی هەیە هەرچیکی هەیە من لە خزمەت. زۆر باشیت کەشێکی نییە. زۆر باشە، سپاس. بەڕێزان، ئێمە زۆر گرنگە لەم قۆناغەی ئێستامانە، زۆر گرنگە لەم قۆناغی ئێستامانە ئێمە بزانین یەکەم چۆن بازرگانیەک هەڵبژێرین، دووەم ئێستا چ بازرگانیەک جێگەی قبول و جێگەی گەشە و مۆدیلێتی. واتە ئەگەر بێت و ئێستا ئێمە با بڵین ئەمەی کە ئێستا لە بەرچەومانە ئێمە من ئەڵم ساڵی 2012 لە کمیونیتی ڕیپڵایشم کردووە. ئەی ئێستا منەگە لە کمیونیتی ڕیپڵا ئەگەر ڕیپڵێک دروست بێ یاخود دراوێکی تێروەکو ڕیپڵ دروست بێ من ئەوە بکەمەوە ئایا قازانجمە ئەتوانم ئەو قازانجە بکەم کە ئەو کاتە کردومە؟ یەکومان نەخێر. لە 8 ساڵ 7 ساڵی ڕابردووە بازرگانی بە زۆر شێوازی ترگۆڕاوە. بۆیە ئێمە پێویستە ئێمە یەکەم جار بزانین چی بازرگانیەک هەڵبژێرین، دووەم بزانین گەشەی خێرای بازرگانی لە جیهانە ئەبێ ئێمە تێی بگەین و بزانین چۆنەواکەین، چونکە دروستکردنی هەر بازرگانیەک 3 ساڵ بۆ 5 ساڵی پێویستە تۆ بزانین لەو 3 ساڵ 5 ساڵەیە چەندێک گۆڕانکاری بێت یا دروستە بێت. لەگەڵ دروستکردنی ئەمە شاید تۆ پێویستت بەوەیە کە یەکسەر ئەبدەیتیش بکەیتەوە لەگەڵێ تازە بیتەوە. بە تایبەتیش ئێستا لەم سەردەمەی ئێستایە ئێستا پێویستی بە خەڵکیی ماڵتی تاسکەیە کە لە هەمان کاتایە ئەوەی کە ئەڵێ هەموو هێرکەکان و نەکاتە سەبەتێکەوە. ئێستا پێویستی بەوە هەیە ئێمە ئەوانەی کە پێوترە سمارت بزنس بین ئەو بەشانەی کە لە یەک ئەچن جا 3 دانەیە 4 دانێ 5 دانێ هەر 3 4 5 دانێ خاڵە هاوبەشەکانی فێربین و لە هەمان کاتشیا بەجیایی بتوانین ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی ئێمە پلانی بەدیلمان هەبێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان. هیوادارم بیرۆ سووتان بینی بێ وەجارێکی کە زۆر سپاس بۆ خێزانە خۆشەویستەکەی ئەمریکان کۆڕە بە تایبەتیش مامۆستا پێ دەستە خۆش بێ. بۆ ڕۆژی چوارەم بەڕاستی بە پێویستێ زانم سوپاسگوزار و دەستخۆشیەکی زۆر بێ ئەندازە ئاراستەی ئێوە برادرانی ئەمریکان کۆڕان بکەم. بەڕاستی دیسانەوە ئەڵێمەوە ئەو فراغ و بۆشایی کە هەیە و ئەوەی کە خەڵکێکی زۆر لێی بێ ئاگایە بەهۆی سەرقاڵی تر بە کاری گرنگترەوە، بەڵام ئێوە دەستان داوەتە پڕکردنەوەی ئەم بۆشایە کە بەڕاستی بۆشاییەکە پێویستی بە خەڵکانیەکێ و بۆ پڕکردنەوەی بەهێنانی ئەو میوانە بەڕێزانی ئاخوا دەستان خۆش بێ. ئوستازی گەورە مامۆستا هۆمەر زۆر زۆر خۆشحاڵم لە زۆربەی دەستگەکانی سمارت بزنسە بە یەکە گەینەوە. بەڕاستی خۆشحاڵ و شەرەفمەندم. سپاس بۆ بەڕێستان و هەموو سپاس ئوستازگیان. من یەک ئیزافەم هەیە بە یارمەتی ئەگەر بیخەمە سەر ریسک مەنیجمنت کە دیسانەوە ئەوە لە ئەزمموی 3 بۆ 4 ساڵ کارکردنم لە نێتوەرک مارکێتین کە لە خزمەتی بەڕێست و دایانی تریوەک بەڕێستانە بووم ئەو ئەزمونە فێر بووم بە پراکتیکم کردووە. ئەوش بریتە لە ریسکی مرۆیی. هەموو جۆرە بازرگانیەک دوو جۆر ریسکی هەیە. دانێکیانە و ریسکە بیزنسی کە بەڕێست زۆر بە جوانیشی تەڵت کرد. ئەویتریان ئەزمون ئەوەی فێر کردوم و ئەوەی لە گەڵاڵە کردوم کە ریسکی مرۆیی لە هەموو جۆرە بزنسەکان هەیە، بە تایبەتی سمارت بزنس و بە تایبەتی تر نێتوەرک مارکێتین کەوا بزانم زۆرێک لە بەڕێزانی ئێرە بەشداروی نێتوەرک مارکێتینەکانن. بۆیە پێویستە زۆر زۆر ئاگەمان لە ریسکی مرۆیی بێ کە سفربوونەوەی ئەو سەرمایە بەڕاستی زۆر زیاترە لە سفربوونەوەی سەرمایە مادیەکە و دروستکردنەوە و بنیادنانەوەی زۆر ئەستەمترە لە دروستکردنەوە و بنیادنانەوەی سەرمایە مادیەکە. پاراستن یان ئیدارەکردنی ریسکی مرۆیی بێگومان بە خۆپارێزی لە بەکارهێنانی ئەو دەستەواژە هەڵانە
ئەکرێت کە لە دەرسی سێمە مامۆستا پەیوەندی بەڕێز ئاماژەی پێدا بۆی ئامۆژگارین بۆ خۆم و بۆ هەر کەسێکی تر ئەوەیە کە ویستیان دەست بۆ هەر بزنسێکی زیرەک ببن دوو ڕیسک لە بەرچاو بگرن یەک ڕیسکی بزنسی دوو ڕیسکی مرۆیی زۆر گرنگی بدەن ڕیسکی مرۆیی و ئاگیان لێبێ دەستەواژەی هەڵە و خەیاڵی و ناواقعی بەکار نەهێنن لە پرزنتیشنەکانیانە چ بۆ خۆیان چ بۆ خەڵکی بۆی تووشی ڕیسکی مرۆیی نەبین و لێی پارێزراو بین. من دیسانەوە دنیایەک دەستخۆشیم هەیە بۆ زانیاریەکانی مامۆستای گەورە و سپاس و دەستخۆشی پێزانینم هەیە بۆ برادرانی ئەمریکان کۆر. زۆر سپاس کاکە ڕۆزاریان هیوادارین جێ خۆشحاڵی کە بەڕێستان بۆ شێوەیە وەختەکەی تەقدیرە. سپاس بۆ ئێوە سوات بۆ هەموو بەشداربوون. زۆر سپاسمان کاک ڕازایجان. بەڕاستی من نەگەڕامەوە سەر و خاڵات جوانانەی کە مۆستا باسی کردبوو پێشتر بۆی کاتی زۆر پێوە نەکوژین و برادرانیش بتوانین زۆرترین زانیاری بگەینین لە کورتترین کاتە و من زانی بووم کە پێشتر مامۆستا ماشەڵای لێ توانایشی باشی هەیە ئەتوانێت ئەوەی کەم بەستە زۆر بە باشی بیگەێنێ. دڵنیا بووم لەوە بۆیە من نەگەڕمەوە سەر و خاڵانە یەکسەر هاتم تەواوکەری بەشەکانی ئەو دەست پێ کرد بە پێ و ئەزمموی یاخوا دەست خۆش بێ. کاک ئەحمەد فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێ دەستخۆشیتان لێکەم هەم بۆ ئەمریکان کۆرنەر هەم بۆ مامۆستا. بەس من پرسیارم نییە تەنها ئەمەوێت لەو کاتەیە کە شەڕحی دراوی کریپتۆکەیە کرد سەڵتی پچڕاگەر تەوزیح باتەوە لەسەر ئەوە زۆر سپاسەکەم و دەستان خۆش بێت دووبار. ببوورە لەسەر چی دراوی کریپتۆکە هاوی چوار بزنسەکە بازارسازی لەگەڵ بازارسازی و وەبەرهێنان و فۆڕێکسەکە. بەڕێزان ئێمە ئەگەر با تۆزە بە ورتر باسی بکەمەوە ئێمە بە کۆمەڵی قۆناغی ئاڵوگۆڕا ڕۆیشتوین ئەمانە گۆڕانکاری بەسەرا هاتووە واتە ئێمە سەردەمانێک بوو شتمان بە شت ئەگۆڕیەوە واتە کەسانێکە هاتن بۆ کوردستان با بڵین لە ناوەڕاست و جنوبی عێراقەوە هاتن خورمای هێنا بۆ کوردستان جۆزیان کردەوە لە چاینەوە لە تایوانوانەوە ئەهاتن برنجیانە هێنا بۆ وڵاتانە لێرەوە دانەوێڵەیانە بەردەوە ئەمە پێوترا بازرگانیەکی ئاڵوگۆڕکردن ئاڵوگۆڕکردنی شمەک بە شمەک دواتر پارە دروست بوو پارە بە کۆمەڵی قۆناغا هات ئاڵتون بوو دوایی بوو بە زی و دواتر بوو بە ئاسن دوایی ئیتر بە قۆناغەکانە هات زۆر قۆناغەکان هەتا بێت ئێستا قۆناغی ئاڵوگۆڕی پارە چۆتە قۆناغێکی تازەوە کە قۆناغی کریپتۆیە ئەم کریپتۆیانە کەوە واتە ئێمە ئێستا بەڵک نەتوانێت وەڵامی خواستەکانی گەنج بداتەوە گەنج مەبەستمان لە جیلی تاچ و سمارتە واتە تاچ و سمارت جێنەرێشن کۆمەڵی پێداویستی هەیە کە لەگەڵ بانقا نایەتەوە چاوەڕێی دەوام ناکات چێ بانک بکرێتەوە ماستەرکارتەکەی ئەم بەم گەتەوەیانە کێشەی بۆ دروستەکەن هەتا ئێستا بانک بە درێژایی 300-400 ساڵی تەمەنی نیتوانی هەتا ئێستا 2 ملیار و 800 ملیۆن کەس بگاتە ئەو 2 ملیار و 800 ملیۆن کەسە واتە هێشتا 140 بۆ 42 لە سەدی خەڵکی نیتوانیوە بەهرەمەند بێ لە ئەوانەیە بەڵام ئەنتەرنێت ئەم جیاوازی نهێشت ئەنتەرنێتی بەهاکان بە تایبەتی هات هەموو خەڵکی یەکسان کردەوە واتە ئێمە ئەکرێسا لەم ماوەی پێشووە بینیمان لە ئێران شوانێک گۆرانیەک ئەڵێت لە لای مەڕەکانی لە ماوەی 5 ڕۆژە گەیشتە یەکێک لە ستودیۆ هەرە گەورەکان و بوو بە یەکێک لە کەسە بەناوبانگەکان لە ئاستی جیهانە واتە ئەم خێراییە وهای کردووە ئەم نەوە تازەیە وهای کردووە کۆمەڵی پێداویستی هەیە کە لەگەڵ نەوە کۆنەکەی یەک ناگرێتەوە واتە ئێمە کە بانک هات ماستەر کارتیشی وە با بڵین کریدت کارت و دبت کارتیشی دروست کرد دوایی
پارەی دیجیتالیشی دروست کرد دوایی وێبمانیشی دروست کرد بەڵام هێشتا ئەمە نیکردە ئەوەی کە پێداویستەکانی نەوەی نوێت دابین بکە بۆیە ئێمە کریپتۆکەڕەنسی هاتە ئاراوە واتە پارەی مشەفەر هاتە ئاراوە ئەم پارە مشەفەرە کە ئێستا زیاتر لە 5,000 دانی هەیە کە کاپەکەی ئێستا گەیشتۆتە نزیکەی 200 ملیار دلار 250 ملیار دلار واتە خودی کاپەکەی یەکسانە بە کاپی ماسەرکارت و ئەمانە ئەمە تەمان با نەبێتە ڕێکلامێک بۆ کریپتۆکەڕەنسی ئەمە با ببێتە بەشێک لە تێگەیاندنی قەبارەی ئەم بازاڕە گەورە تازەیە کە دروست بوو ئێمە ئەشێ ئیسفادەیەکی باشی لێ بکەین بە تایبەتی لە غیابی ئەو سیستەمە بانکی کە لە لای ئێمە هەیە بۆیە ئێمە کریپتۆکەڕەنسی هاتەوە کریپتۆکەڕەنسی بریتیە لە دراوێکی دیجیتاڵی لەسەر بنەمای ئەلگۆریتمێکی هاوکێشەیەکی ئەلگۆریتمی دروست ئەکرێ واتە بە کورتەکەی ئێمە ئەگەر هەر پارەیەک ببینین ئەبینی ژمارەیەکی لەسرە بۆ نمونە ئێستا ئەگەر بێت 1000 دیناریەک یان 100 دۆلاریەک لە لای خۆت دەربکە ئەبینی دوو ژمارەیەک نووسراوە واتە بارکۆدێکی لەسرە ئەم بارکۆدە ئەبینی ئەمە ژمارەیەکە کە لە هیچ دراوێکی هیچ وڵاتیشی ترایە ئەم ژمارەیە دووبارە نەبووەوە بۆیە ئەبینین کاتێکە پارەیەک دوولەت ئەبێ لەتێک لە هەمان شێوەی خۆی ئەهێن ئەیخەنەوە تەنیشتی ئەگەر هەردوو ژمارەکە لە یەک نەبێ ئەوە وەرناگیرێ بۆ لەبەرەوەی ئەم پارەیە خودی بەهای ئەم پارەیە بریتیە لەو ژمارەیە ئەگەر ئەو ژمارەی پێوە نەبێ یان ئەو ژمارەیە دروست نەبێ ئەوە هیچ بەهایەکی نییە کاتێ ئێمە کە ئەڵێن پارەیەکی تەزویر هەیە ئەم پارە تەزویرە خۆ ئەشێ لە ڕووی مەتریالیەوە واتە ئەو کەرەستانی کە پێی دروستکراوە ئەکشێ لە کەرەستەکەی خۆی باشتر بێ واتە لە خودی کەرەستە ئەسڵێکەش باشتر بێ بەڵام لێریا کێشەی چی هەیە کێشەی ئەو ژمارەی هەیە ژمارەکەی بە پێی ئالگۆریتمی جیهانی هەمان هاوکێشە نیە هەمان شێوە نییە بۆیە ئەمە دروستوە بۆیە لە سەردەمی تازەی ئێمەیە دراوێکی تازە هەیە کە پێوترێت کریپتۆکەڕەنسی کە ساڵی 2008 لە سەردەمی بیتکۆینەوە دروست بووە هەتا ئێستا کە هەیە ئێستا لە کوردستان شاد چەندین زۆری هەیە و ئیشی پێ ئەکرێت و سوودی باشیشی لێ بینراوە بە تایبەتی بۆ کەسانێکی وەکو ئێمە کە ئێمە سیستمی بانکی ئێمە سیستمێکی نادروستە یاخود با بڵین ئەسڵەن هەر نەکەوتۆت سەر پێ هیوادارم وەڵامەکەت بەدەستگەیشت بێ یان باشتر ڕوون کرد بێتەوە دەست خۆش مامۆستاگیان ئێستا بەڕێزێکی ترۆرەگرین کاک هاوبەش سڵاتان لەبێ دەنگمێت باڵێ سڵاو زۆر سپاس بۆم لە کە ئەم دەرفەتیان ڕخسان بۆ ئێمە بەڕاستی لەم چەند ڕۆژەی پێشوە ئێمە سودێکی باشمان بینی بەتایبەت ئەکیدم ئەوانەی کە زۆربەی بەشدار بووەکان تەجروباتێکی ئەگەر ڕادەی کەمیش بێن ناو بزنسا ئیش بکەن ئاگادارن جا پرسیارەکەی من ڕاستەکەی لەسەر کێشەیەکی عامە لە ناو کۆمەڵگەی ئێمە لە ڕووی سایکۆلۆژیەوە زیاتر زاد بۆ بەسەرمانە ئەویش ترسان لە ڕیسکە لە ڕیسکردن لە ئیشدا وەرەکو پێشش خۆت ئاماژەت پێات بە درێژی لەسەری قسەتان کرد دەستان خۆش بێ زۆرشمان بۆ ڕوون بووەوە بەڵام ئێمە بۆ ئەوەی کە بتوانین گەشە بدەین بە بیزنسەکەمان یا بمانێ بزنسێکی تازە دەست پێ بکەین لە پاڵ ئەو بزنسەی کە هەیە یا مەوجودە یان بە سفرەوە دەست پێگەین فەرق ناکە چۆن باشترین ڕێگە بۆ ئەناڵایزکردنی ڕیسکیان بۆ پێشبینیکردن لەو مشکیلانەی کە لەو ڕیسکانی کێتە بەردەمان چۆن ئەناڵایز بکرێ باشترین میتۆدەکان چین و پرسیاری تریش ئەوە بوو ئێمە حالێن کێشەیەکمان هەیە لە شتاڵەتینە کێشەی پارەدانە هەڵبەتە خۆت کە ئاماژشتان بۆوەدا کێشەی بانکمان هەیە حسابکارتیمان نیە حساب بانکیمان نییە وەکو ئێران کارت بە کارتمان نییە کۆمەڵایشتمان نییە دا لە ڕاستیە بەڕای ئێوە بۆم قۆناغە کە ئەم شتانەمان نییە ناشکرێت ئیشەکان بوەستێنرێنە ئەبینی بەردەوام هەر هەیشە موجودە خاستن لەم بابەتی کەرەنتینە و چوونە ماڵەوە ئەوانە
فرۆشی ئۆنلاین هەبوو پێشونێکی بەشای خۆش بەخۆشیەوە بینی و لە چاو ئاستەکانی ترە جا کێشەی سەرەکی ئێمە لە گەیاندن لە تەڵەبیات گەیاندن وەرگرتنی پارە و ئەو شتانە زیاتر تەرکیزمانە سەر پارەکە بۆچکە لە ڕاستیە ئەگەر تۆ دقت بی لە شوێنی تر لە وڵاتانی تر کە کەسێک بە ئۆنلاین شتێک ڕێ پێشەوەی ئەکسێپتیکە کە پارەکەی ئەپروف کردووە پارەکەی داوە ئێمە بەڵام ئێمە بە کاش بۆمانیەتەوە ئەو کاشش ئەو ڕۆشتن و هاتنەوە ئەوانە تۆزێ مشکلە دروستەکە بەڵام بۆ ئەم خۆناغی کە ئێمە لە سەرەتایان هەڵبەتە دیجیتال مارکێتی پێشکەوتنی باشی بەخۆبینە لە کوردستانە بەڵام ئەو کێشە ئەساسیانی کە هەمانە ئەوەی ئێوە تەجروبەتان هەبێ و تەجروبەتان کردبێ و بینیبەتان کێشەی کاشمانی لە دیجیتال مارکێتی ناتاکی بەردەوامە بێ و باشترین بەدیل چییە بەڕایەوە دەستان خۆش بێ. زۆر سپاس. سەبارەت بە سایکۆلۆژیایی ئێمە بەڕاستی زۆر هەژارین لە مەسەلەی سایکۆلۆژیای بە تایبەتی سایکۆلۆژیای بزنس ئێمە نقصانیەکی زۆرمان هەیە واتە هەتا ئێستا ئێمە مەسەلەی سایکۆلۆژی بەگشتی ئێمە بزنس بەشێک نییە لە کللتورمان بەشێک نەبووە لە عادەتیش بەشێک نەبووە لە یێنیشمانوانە ئێمە هێشتا لە قۆناغیشی زۆر سەرەتایی بزنسین جا ئەمە گەر ئێمە خۆمان بەگشتی لە قۆناغیشی سەرەتایی یابین لە هەمان کاتیشە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە خۆمانیش زۆرێکمان کێشەی ئەومان هەیە کە خۆمان هەوڵدانمان نییە یعنی ئێمە ئێستا یەک کۆمەڵێ هین هەیە ئێستا لە بازاڕا کۆمەڵی کتێبی زۆر باش هەتا کراوە بە کتێبی دەنگیش لە مەسلەی بزنسایە بە تایبەتی لە ڕووی سایکۆلۆژیا ینی باشترین کتێبەکانی سایکۆلۆژیای بزنس ئێستا کراون بە کوردی وەکراون بە دەنگیش. من هیوادارم کاک ڕەزا کە پێش من قسەی کرد ئەو یەکێکە لەو ئەوەنی کە من ئاگادار بم یەکێکە لەو کەسانی کە لەو بوارەیە کاری زۆر باشی کرد و کاری زۆر باشە کاتوانەوە کتێبی دەنگی سایکۆلۆژیای بزنسیشی لایە من هیوادارم بتوانێ نازانم ترێەوە لە گروپان لە چۆن پێکەوەن بتوانێ هاوبەشی کە لەگەڵتانە ئەتوانین ئیسادەی لێ بکەن یا خۆتانیش ئەتوانن کۆمەڵە کتێبی زۆر باش هەیە لە ئینتەرنێت بگەڕێن بیدۆزنەوە بە کوردیش هەیە بۆ کەسانی کە زمانەکانی تر ناگەڕێن جا بە عەرەبی ئینگلیزیش هەیە بە تایبەتی بەنایان نەهێنم بەڵام کۆمەڵە کتێبی زۆر باش هەیە لەو بارەیەوە و لەسەر ئیداری سەرمایە ئەوانش کۆمەڵی کتێبی زۆر باشێ ئەتوانن ئیسفادەی لێ بکەن. سەبارەت بە بەڵێ ئێمە بەڕاستی سیستمی پارەدان لەلای ئێمە هێشتا سیستمێکی زۆر سەرەتاییە سیستمێکی زۆر کۆنێک لەگەڵ ئێمە ناگونجێت بەڵام ئاسیا حەواڵە بەڕاستی کارێکی زۆر باشی کردووە ئێستا هەموو ئەوانەی کە ئیشی ئۆنلاینە بزنس دەکەن ئاسیا حەواڵە بەکارهێنن یان زێن کاش یاخۆت فاست پێی ئەمانە بەشێکن ئەگەرچی ئەمانە هێشتا ناتوانن ئەو خواستە هین بکەن تەنها لە ناوخۆی ئەتوانن ئەوانە جێبەجێ بکەن بەڵام بۆ لایەنەکانی تر بۆ بزنسەکانی تروانە ئێستا سەدانەوەتی بزنسەکانی جیهان ئەوانە کریپتۆکان بەکارهێنن بۆ ئێستای ئێمە کریپتۆ باشترین چارەسەرە من لێتان نەشارمەوە ئێمە زۆربەی حەواڵە گەورەکان زۆربەی با بڵێن بزنسە گەورەکانمان کە بە ئۆنلاینیکن لە ڕێگەی کریپتۆکۆڕانسیەکانەوەیکن بەڕێزان دواتر ئەتوانن کاک ڕەزا کاک ژیران ئەوانەی کە لێرن ئەتوانن دواتر لە کۆمنتی ئەم بەرنامەیە لە ئەم وێبسایتەی ئەمریکان کۆرنە ئەتوانن لینکی ئەو کتێبانی کە تایبەتە بە سایکۆلۆجیا و ئیداری سەرمایە لە کۆمنتا بۆیان دابنێن ئەو بە ڕێزانەی تر لایکی پێجەکە بکەن و لە کۆمنتەکەیە ئەتوانن بیدۆزنەوە بە کورتی من ئەوەنی کە تێگەیشتمە ئەوانەیە بەڵام بۆ ناوخۆ ئەوانەی کەوتم بۆ دەرەوەش ئەوەی کەوتم ئەوانە ئەتوانن چارەسەری ئەو کێشانەتان بۆ بکەن
من زیاترم نییە لەسەر و بابەتە جا دەستخۆشی بە بابەتەکانمانێنین دەستخۆشی لە مامۆستا پەیوەند دەکەین لە مامۆستا وەمەرەکەین کە ئەم چەند ڕۆژە ئەرکیان کێشە لەگەڵمانە زۆر سوپاسدانەکەین جێی ڕێزە جێ تەقدیرێک خۆبەخشانە بەبێ ئەوەی کە بیر لە هیچ شتێک بکەنەوە بێ گوێ بەکات بن لەگەڵمانە بەشدار بوون سوپاس بۆ هەموو وتە باشەکانتان سوپاس بۆ هەموو زانستەکانتان کۆتایی بە بابەتەکانین دەستان خۆش بێت دەست خۆش مامۆستاگیان زۆر سپاس